کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ماوەی ساڵی 2023دا. یەکەم پرۆژەی نیشتەجێبوون. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازانی کوردستان و کوردانی تاراوگا لە ماوەی ساڵی 2023دا توانیوێتی 28 خان و بە تەواوی پێداویستی ناوماڵەوە دروست بکات بۆ خانەوادەی هەژار و بێباوک لە سەر تاسەری هەرێمی کوردستان تاکو لە ژیانی ناهەمواری و کرێچێتی و بێلانەی ڕزگاریان بکات و ژیانێکی شایستان بۆ فراهەم بکات. بڕیتێچووی ئەم پرۆژەیە 955 ملیۆن و 553,500 دینارە. دووەم پرۆژەی دیاری سەبەتەی خۆراک. لەگەڵ گرانبوونی بژێوی ڕۆژانە و بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە ماوەی ساڵی 2023دا دەستگای خێرخوازی بەخشین توانیوێتی باوکاری خێرخوازان 7,831 سەبەتەی خۆراک بە بڕی 287 ملیۆن و 850,000 دینار دابەش بکات بەسەر هەژاران و نەداراندا. سێەم پرۆژەی قوربانی. لە جەژنی قوربانی پیرۆز بۆ زیندووکردنەوەی سونەتی قوربانی و ڕۆژانی دواتر باوکاری خێرخوازان بەخشین لە ساڵی 2023دا با بڕی 212 ملیۆن و 205,750 دینار قوربانی دابەش کرد بەسەر 19,557 خێزانی هەژار و بێباوک و خاوەن پێداویستی تایبەت. چوارەم پرۆژەی دابینکردنی کورسی شەحن. ئەو کەسانەی ساڵانێک بەهۆی نەخۆشی و کارەساتی جۆرە و جۆرەوە توانای لەسەر پێوەستانیان لەدەستدا بوو شەو و ڕۆژیان لە نێوان 4 دیوار بەسەر دەبرد. بەخشین باوکاری خێرخوازان لە ماوەی ساڵی 2023دا 37 کورسی شەحنیان بە بڕی 43 ملیۆن و 925,000 بۆ 37 خاوەن پێداویستی تایبەت دابین کرد. پێنجەم پرۆژەی دابینکردنی بژێوی ژیان. یەکێک لە پرۆژەکانی بەخشین لە ساڵی 2023دا بریتی بوو لە دابینکردنی 37 ماتۆری سێچەرخی بار بە بڕی 77 ملیۆن و 330,000 دینار بۆ خێزانی هەژار و نەدار تاوەکو ببێتە سەرچاوی بژێوی ژیانیان و چیتر چاو لە دەست نەبن بۆ هاوکاری. شەشەم بەشی بێباوکان. بەشێکە لە دەستگای خێرخوازی بەخشین کار دەکات بۆ بەدەمەوەچوونی منداڵانی بێباوک و چارەسەرکردنی گرفتە دارایی و پەروەردەیی و کۆمەڵاتیەکانیان. بێباوکان تەنها لە ماوەی ساڵی 2023دا ئەم پرۆژانەیان بۆ ئەنجام دراوە. ئەلیف موچەی مانگانەی بێباوکان. لە ساڵی 2023دا باوکاری خێرخوازان توانیوێتی موچەی مانگانە بۆ 1247 منداڵی بێباوک بابڕی 1 ملیار و 786 ملیۆن و 994,000 دینار دابین بکات. با پرۆژەی دابینکردنی جلوبەرگ بۆ منداڵانی هەژار و نەدار. لە بۆنەی جەژنەکان و پرۆسەی دەستپێکردنەوەی خوێندندا باوکاری خێرخوازان لە ماوەی ساڵی 2023دا جلوبەرگی بۆ 8,382 منداڵی بێباوک و هەژار و نەدار دابین کرد بابڕی 199 ملیۆن و 403,000 دینار. تا کردنەوەی خولی هاوینەی پەروەردەیی و زانستی. بەشی بێباوکان لە ساڵی 2023دا بابڕی 41 ملیۆن و 8,250 دینار خولی هاوینەی بۆ 875 منداڵی بێباوک و سەرپەرشتیاری منداڵی بێباوک کردوتەوە. هاوکاری دارایی منداڵی بێباوک. لەلایەن بەشی بێباوکانەوە لە ساڵی 2023دا بابڕی 266 ملیۆن و 380,000 دینار هاوکاری دارایی 3048 منداڵی بێباوک کراوە. حوتەم هاوکاری نەخۆش و هەژاران. دەستگای خێرخوازی بەخشین هەمیشە لە خەمیە و نەخۆش و هەژارانەدا بووە کە توانای چارەسەری نەخۆشەکانیان نەبووە و ژیانیان لە لێواری مەرگدا بووە یان لە پێویستیە سەرەتاییەکانی ژیانیان بێبەش بوون. بۆ مەبەستەش هاوکاری 7,808 نەخۆش و هەژار بابڕی 768 ملیۆن و 524,000 دینار کراوە. هەشتەم
پرۆژەی دابینکردنی نەوت. لەگەڵ هاتنەوەی وەرزیزستان سەدان خێزانی هەژار و منداڵی بێباوک لە ناو چواردیواری سارد و سڕ و بەگیرفانی خاڵیەوە بێخانووی گەرم و لە ژێرهەڕەشەی سەرمای زستاندا بوون بۆ یەبەخشین باوکاری خێرخوازان بۆ زستانی ساڵی 2023 هەڵسا بە دابینکردنی نەوت بۆ 2885 منداڵی هەژار و کەم دەرامەت بابڕی 96 ملیۆن دینار. پرۆژەی کەرتی تەندروستی بە مەبەستی خزمەتکردنی هاوڵاتیان بەگشتی وەژاران بە تایبەتی لە کەرتی تەندروستیدا نەخۆشخانە و کۆمەڵگەکانی بەخشین لە شار و شارۆچکەکانی کوردستان جگە لە کوالێتی بەرز و نرخی گونجاو بۆ چارەخوازان بۆ ئەو نەخۆش وەژارانەی کە توانای مادیان نەبووە سەردانی بەخشینیان کردبوو تەنها لە ساڵی 2023 دا چارەسەر و پێداویستی بۆ 7376 نەخۆش وەژار و کەم دەرامەت بەبێ بەرامبەر پێشکەش کراوە بابڕی 160 ملیۆن و 769 هزار دینار. دەیەم پرۆژەی بەربانگ لە مانگی پیرۆزی ڕەمەزانی ساڵی 2023 دا دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەی بەربانگی ڕاگەیاند و باوکاری خێرخوازان خوانی بەربانگیان بۆ زیاتر لە 31,000 ڕۆژەوان ئامادە کرد بابڕی 124 ملیۆن دینار. یانزەیەم ئاوکاری زیان لێکەوتوانی کارەساتی سروشتی و ئاوارەکان لە ناوخۆ و دەرەوەی وڵاتدا دەستگای خێرخوازی بەخشین لە ساڵی 2023 دا ئاوکاری 69335 خێزانی ئاوارە و زیان لێکەوتووی کردووە بابڕی 1 ملیار و 532 ملیۆن و 178 هزار دینار کە بەهۆی جەنگی ستەمکارانە و کارەساتی سروشتیەوە ماڵ و حاڵیان وێران بووە و ئاوارە بوون. دوانزەیەم خەرمانی خزمەتی بەخشین لە ساڵی 2023 دا دەستگای خێرخوازی بەخشین تەنها لە ساڵی 2023 دا باوکاری ئێوەی خێرخواز لە ناوە و دەرەوەی هەرێمی کوردستان زیاتر لە 19 پرۆژەی جۆراوجۆری بەبڕی 7 ملیار و 779 ملیۆن و 962,500 دینار جێبەجێ کردووە و ژمارەی سوودمەندبووانی ئەم پرۆژانەش 159,449 کەس بووە. زۆر سوپاسی خێرخوازان دەکەین کاردەم دەستکراوە و دڵگوشاو بوون لەگەڵ بەخشین و بەدەممانەوە هاتوون خدا پاداشتی خێریان بداتەوە و پشت بەخوا ئێمەش هەردەم دەستە ئەمینە دڵسۆزە خزمەت گوزارەکە دەبین.